ئەمە مینایە. مینا دەزانێت بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە ئەم ساڵ بارودۆخی قوتابخانە جیاواز دەبێت. پێش ئەوەی ماڵ بەجێ بهێڵێت جوان خۆی ئامادە دەکات، دەمامک دەبەستێت و دەمامکێکی زیادەش لەگەڵ خۆی دەبات تا لە کاتی پێویستدا بیگۆڕێت. هەروەها دەستپاکردنەوە لەگەڵ خۆیدا دەبات، بۆیە دەیەوێت خۆی و خێزانەکەی و هاوڕێکانی بپارێزێت. مینا کە هاوڕێکانی دەبینێت باوەشیان پێدا ناکات و تەوقەیان لەگەڵ ناکات، تەنها بە وشی جوان و بە جوڵەی دەستەکانی خۆشەویستی خۆی دەردەبڕێت. مینا دەزانێت ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت، ئەوە ئەو پریشکە بچووکانی لە کاتی قسەکردن و پێکەنین و پژمە و کۆکەدا بڵاو دەبنەوە پڕن لە ڤایرۆس، بۆیە هەرگیز لەو کەسانە نزیک نابێتەوە. لە کاتی تێکەڵبوون بە هاوڕێکانی بەباشی دەمامکەکەی دەبەستێت و ناهێڵێت دەمولوتی دیار بێت. دەڵێت گەر هەمووان دەمامک ببەستن ئەوە هەموومان پارێزراو دەبین. مینا هەمیشە دوای یاریکردن پێش نان خواردن و پاش نان خواردن دوای بەکارهێنانی WC دەستەکانی بە ئاو سابوون دەشوات، بۆیە داوا لە هاوپۆلەکانی دەکات سەرجەم ڕێنماییەکانی قوتابخانە پەیڕەو بکەن. مینا کە دەگاتە ماڵەوە دەستەکانی تا ئەنیشکی و دەموچاوی بە ئاو سابوون دەشوات، پاشان جلەکانی دەگۆڕێت. بە ئەنجامدانی ئەم هەنگاوانە مینا خۆی و خێزانەکەی و هاوڕێکانی لە ڤایرۆسی کۆرۆنا دەپارێزێت. گەر هەموومان پێکەوە ڕێنمایە تەندروستیەکان پەیڕەو بکەین، ئەوە خوێندن بەردەوام دەبێت و دەتوانین ساڵێکی خوێندنی خۆش بەسەر بەرین.